بۆری 74 ساڵیەکە دەتوانێت عێراق ڕزگار بکات؟ هێڵی نەوتی کەرکووک بانیاس پەناگە پاککەوتووەکە. بۆری نەوتی کەرکووک بانیاس هێڵێکی نەوتیە لە نێوان کێڵگەی نەوتی کەرکووکی دەوڵەمەند بە نەوت و بەندەری بانیاز لە سووریا کە دەکەوێتە سەر دەریای سپی ناوەڕاست. هێڵێکە کە بە یەکێک لە شەدەمارە نەوتیە گرنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەنرێت. درێژیەکی 800 کیلۆمەترە و توانای هەناردەی 300,000 بەرمیلی ڕۆژانەی هەیە. هێڵەکە لە نیسانی 1952 کرایەوە و ساڵی 2003 داخل. لە ساڵی 2014 لەلایەن چەکدارانی داعشەوە بەشێکی تەقێنرایەوە. چاکردنەوەی هێڵەکە بە بژاردەیەکی گرنگ بۆ عێراق و سووریاش دادەنرێت. پێویستی بە سەر لە نوێ بەکارخستنەوەی پەمپی هەڵدان، ئەمبار و ژێرخانەکەی دەبێت و تێچووەکەشی بە نزیکەیی بە 10 ملیار دۆلار دەخەمڵێندرێت. لە 16 کانونی یەکەمی 2025 هەردوو حکومەتی بەغدا و ئێستای دیمەشق ئامادەی خۆیان بۆ سەر لە نوێ بەکارخستنەوەی هێڵەکە نیشاندا. بەڵام هەنگاوی یەکلاکەرەوە نەنرا. پێشتریش لە ساڵی 2007دا هەردوو لە ڕێکەوتن لەسەر سەر لە نوێ ئامادەکردنەوەی. بەڵام ئەو گرێبەستەی لەگەڵ کۆمپانیای ستروی ترانسی سەر بە کۆمەڵی غازپرۆمی ڕووسی ئەنجامدرا. لە ساڵی 2009دا هەڵوەشێندرایەوە بەهۆی بەرزی تێچوو هۆکاری دیکەی ڕانەگەیەندراوەوە. هێڵە نەوتیەکە بە دەواازەیەکی نوێی هەناردەی نەوتی عێراق دادەنرێت بە دوور لە تورکیا و دەواازەکانی باشوور کە لە ئێستادا هەردووکیان ڕاوەستاون. جگەلەوەی ڕێگای گەیشتن بە بازاڕەکانی ئەوروپا کەم دەکاتەوە. بەڵام بە پێیوەتەی شارەزایانی بواری نەوت پەنابردنە بەر پرۆژەکە نالۆژیکیە. بۆی ئەو هەموو ساڵی بەسەر دامەزراندن و پاککەوتنیدا تێپەڕ بووە و چاکردنەوەی یان ڕاکێشانی هێڵێکی نوێ نزیکەی 10 ملیار دۆلاری تێدەچێت و بەهۆی ئەوەی سووریا لە ئێستادا پارەی پێویستی نییە. تێچووەکە سەرجەمی دەکەوێتە ئەستۆی عێراق. شارەزایان دەڵێن لەگەڵەوەشدا تێچووی هەناردەی بەرمیلێک نەوت لە دەواازەکانی باشوورەوە لە ڕابردوودا تەنها 6 سنتی پێویست بووە. ئەوە لە ڕێهێڵی بانیاسەوە بۆ هەر بەرمیلێک 15 دۆلاری پێویستە.